بەناوی خوای گەورە درود و سڵاو لەسەر گیانی پاچی پێغەمبەر. خۆشەویستان خۆشحاڵین لە فەرموودەی ژمارە 111 هەر لە باسی قەرز و قەرزداندا کە دەفەرمێ ئەیما ڕەجولین تەدەیەنە دەینەن وهو مجمع أن لا يوفيه إياه لقي الله سارقا. واتە هەر کەسێک قەرز لە کەسێکی تر بکاو نێتی وابێ کە نەیداتەوە کاتێ ئەگا بەخوای گەورە حیسابی دزی بۆ دەکرێت کە ئەمە فەرمودەیەکی مەترسیدارە بۆ هەموو کاتەکان بە تایبەتی ئەم کات و وەختە. بۆیە لە فقی ئەم فەرمودەیەدا چەند معلومات و زانیاریەکی وردەکاریمان دەست دەکەوێت. یەک، وەفای چاکەکاران. لە ڕاستیدا کەسێک چاکە لەگەڵاکە وەفاکەی ئەوە نیەت و هەر لە سەرەتاوە نیەت بێنی و کە نایدەیتەوە. بۆیە چاکەی چاکەکاران قەت نابێ ون بکرێ ئەگەر بە نیەتێکیش بێ. بۆیە هەر ئەو چرکە ساتێ قەرزەکە وەرەگری نیەتت لەسەر دانەوەی بێ با تۆ ئەهلی وەفابی. خاڵێکی تر، خاڵی دووهەم لە فقی فەرموودە خوای گەورە جەلە جەلالوه وای داناوە نیەتی خراپ و زیانەکانی هەر کەسێک یەشتان کارەکەشی نەکردووە، یەشتان کارەکەش نەگەشتۆ بە ئەنجام کەچی ئەم نیەتی خراپە. بۆیە لە بەرامبەر هەموو نیەتێکی خراپە دەرەنجامەکەی ئەو تاوانە گەورەیە. بۆیە دەبێت لە فقی فەرمودەیەدا مرۆڤەکان لە کاتی هەموو کارێکە نێتی باشە لە دڵیان نابێ. هەر کارێکەکەی بە نێتی باشە بیکە دەرەنجامەکەی پاداش وەرەگری. فقی سێهەم لەم فەرمودەیە هەر کارێک ببێتە مایەی ڕێگری و قەتعی خێر لە خەڵکانی تر بۆ تۆ بێ بە تاوان. تۆ کاتێک قەرزێ لەو کەسە وەرەگری و نێتت هەیە نەیدەیتەوە لە دواییشا فعلەن نەدایەوە ئەم کەسە لەوانەیە دەیان جاری تر خەڵکی تری محتاج و خاوەن پێداویستی بچێ داوای پارەی لێکە نەوێرە بیداتێ وەکو چۆن تۆ نەتداتەوە لەوانەیە کەسێکی تر هەبێ بشی داتەوە بەس لە ڕێگەی تۆ ترسی بۆ دروست بوو کە جاری تر نەتوانێ قەرز بە کەسی تر بدا. بۆیە هەر کارێک ببێتە مایی ڕێگری لە پەخش و بەڵاوبوونەوەی خیر بۆ خەڵکانی تر و بەهۆی تۆوە خێرەکە کۆتایی پێبێنرێ یا بەهۆی تۆوە ترس و مەترسیە بکەوێتە دڵی خاوەن ئەم پارەیەوە کە پارە نەدا بە کەسێکی تر ئەمە تۆ لە قیامەتە لەگەڵ دزەکانە لە قەڵەمە درێ و حیساب دەکری. فقی چوارەم لەم فەرمودە پیرۆزەدا سزایی خوایی لە دەرەنجامی نێتە خراپەکانە. بەڵێ نێت هێشتا نەبووە بەکردەوە بەڵام هەر کردەوەیە و نیەت سەرچاوەکەیەتی هەر کردەوەیە و نیێتە و پاڵی پێوە دەنێ. بۆیە هەوڵدە نیەتی خراپ لە دەرونی خۆتە دەربکە بە تایبەتی لە کاتی وەرگرتنی مافێکە هی کەسێکی ترە و تۆ بۆ قازانجی خۆت وەردگرتووە. خاڵی پێنجەم یا فقی پێنجەم لە فەرمودە پیرۆزەدا هەر کەسێک لە دنیا بە هەر جۆرێک تاوان بکە لە قیامەتە لە هاوێنەی ئەو جۆرە ناوی لێ دەنرێ و مامەڵی لەگەڵا دەکرێ. یعنی ئەو کەسەی کە لە دنیا بە نیەتی ئەوێ دزی بکات لە ئەم قەرزەی لە فڵان کەس وەریگرتووە خوای گەورە لە قیامەتە لە ناو بازنە و لە ناو تاقم و جەماعەتی دزیەکانە ناوی تۆمارەکات لەوێدا ناوی تەجیل کراوە لە ژێر عەلەم و لافیتەی ئەوانە لە ژێر چتری ئەوانە کۆیەکاتەوە. ینی ئەو کەسێک کە لە دنیا نیەتی وایە قەرزێ لە کەسێک وەرەگرێ و هەر لەو دەقەیە وەڵە کوور هەر نایدەمە و خۆچیم لێکات ئەوە لە قیامەتە چونکە ئەمە جۆرێکە لە دزی پێغەمبەری خوا فەرمێ ئەمە دزی کردووە و لە قیامەتیشا لە ناو دزەکانە ناوی تۆمار دەکرێ. بۆیە لە ڕاستیدا هەر نێتێنان نێتی باش یەکێکە لەو فقه جوانانەی کە لەم فەرمودەیە وەرێگرین بە پێچەوانەکەیەوە تووشی زەرەر و زیانێکی زۆرە بین کەچی هێشتا نەشمان کردووە بەکردەوە. خوای گەورە نێتمان ساف و پاک بکاو لە هەموو لایەکمانی قبوڵکە. السلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوهو.